میوانێکی مەهەیە ئەو ژی ڕێزدار هیوا عەلی ئەگەر بفەرمیتن ڕێڤەبەری ڕاگەهاندنەوە وەزارەتەیە تو بخێر هاتی کاکی هیوا سپاس بۆ ئامادەبوونەوە پلانە 2022 بەحث کرد بۆ 2023 و ئەف وەرزی ئەف ساڵە و 2024 چاندنە گەنم د پلانەوە دەهەیە چەند ئەرتوەرە تەرخانکردن بۆ چاندنە گەنم. زۆر سپاس دەستخۆشیمان هەیە بۆ ڕاگەاندنی ئەو داتا جوانانە. سپاس بۆ بۆی بینەرانیش پشتڕاست بن ئەمە داتای کار و چاڵاشەکانی وەزارەتی کشتوکاڵە. ئێمە لەسەر ئاسی هەرێمی کوردستان زیاتر لە 17 ملیۆن دۆنم زەویمان هەیە، بەڵام ئەوەی بۆ کشتوکاڵە جەنابتان ئاماژەتان پێکرد. ئێمە دارستانەکانمان هەیە، لە مامگەکانمان هەیە، دارستانی دەستکردمان هەیە، لە وەرگاکان و ڕزگەکانمان هەیە بە گشتی. بەڵام کە باسی کشتوکاڵ و پلانی چاندن دەکەین، ئێستا وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئەو دوا بە دوای بڕیاری کۆبوونەوەی ئەنجومەنی ڕایشکاری وەزارەت و چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لە ساڵی ڕابردوو ڕوویدایە لیژنەیەکی باڵا پێکهاتووە بۆ ئامادەکردنی پلانی ساڵ، بەتایبەتی پلانی داساندنی ساڵی 2023. هەر ئەمڕۆ بەسەر پەرشتی جەنابی وەزیری کۆبوونەوەیەک بەڕێوە چوو لە هەفتەی داهاتوو لەگەڵ وەزارەتی پلاندانانی هەرێمی کوردستان و دەستەی ئامار و فەرمانگەکانی وەزارەتی کشتوکاڵ لە ئێستادا فۆرمی ڕووماری پلانی چاندنی 2023 بەتایبەتی بۆ بابەتی گەنم دیراسە دەکەن. لەیەکی 11 پلانەکە دەست پێ دەکات پێویستە هەموو جوتیارێک لە هەرێمی کوردستان بە هەمانجی ڕێکخراوێکی جوتیاران و ئەنجومەنی گوندوویەکە ئیداریەکان لەگەڵ فەرمانەکانی وەزارەتی کشتوکاڵ فۆرمێک پڕ بکەنەوە کە ئەم فۆرمە ئاماژە دەکات بە ڕووپێویی داتای جوتیاری ڕاستەقینە کە ڕووبەری چاندنی حقیقی تۆمار دەکات کە بەشێکە لە چارەسەرکردنی کێشەی بگشتیار چەندە حاضر نەبووە هێشتا بگشتی پێشبینی دەکەن بەرەب زێدەبوونە بیت ئەف ڕووبەرێک و جوتیار بچینن واتە جوتیار زیاتر گەنم بچینن هەبەر لەگەڵ ساڵێن چوودی دەمێکێدا و ئاماژە هەنە ئەف ساڵە لە گۆری پێشبینین کەشناسیە بارانەکە باش ببارە. ڕاستی ئەگەر بەراورد بکەین ساڵی ڕابردووش لەخوا بەزیاد ئێمە هەم بارانی پێویستمان هەبوو بۆ کشتوکاڵ هەم بۆ ئاو هەرچەندە ناوچەکە ئێمە لە ناوچێکی ڕوبەڕووی و ئالەنگەرە بۆ بابەتی وشکە ساڵی و کاریگەریەکان، بەڵام ساڵی ڕابردوو کە نزیکەی 50,000 جوتیار لەسەر 2 ملیۆن و نیو دۆنم زەوی بەروبوومی میدانەوەی زستان بەتایبەتی گەرمیان داچان و ئێستا کە دیراسە دەکەین ئەگەر کەشوهای هەرێمی کوردستان لەبار بێ وەکو ئەو پێشبینیانێک کە جەنابەت باسی بینە سەر بارانە ژافەکەین ئەو ڕێژەیە ئینشاءالله ئەم بینە سەر بارانە ژیمە ئان نییە ئەم زیاتر بەوایکێ بەرفرەتر لەسەر ڕابواستین مازنمان ڕێز کردی ئەم هەندێک پاش دەبچین ببینین در ساڵە 2016 2017 18 19 دەبینن بگشتی چاوە ئەف بارانبارینە هەری زێدە لە 2016 یەکەم هەژمار بکەیت لە 2018 باش باریە لە کیبە لە سنوورێ پارێزگا سلێمانیە هەری زێدە 1235.2 ملیم بارینە بۆ بورەکاکیوە پشتا خود کەمەتە ئەس با هەژمارانی شا بدەم بە هەفڕە ئەم بەحەز بکەین نەکەرم بینە ساڵە 2022 هەڤەر لەگەڵ ئەف هەژمارێندن گەلک ئاستا بارانبارینە داکەتیە هەری زێدە لە سنوورێ پارێزگا سلێمانیە باریە پشتی وێ لە هەڵەبجە باریە هەفشێوەی یەکم زێدەتری 378 ملیمان بارانێ باریایە کەواتە لەڤر بارانەکە باش تێ پێشبینیکردن ببارە کاکی و ئەگەر بێە پێش زەخمەن نەبیتن لە سەروان هەژمارە و باران بارینە سەری داتاکانی ڕێژەی بارانباری بکرێ. ئێمە لەم کابینەی نۆ کە گۆڕانکاریەکانی کەشوها بەداخەوە دەستی پێکرد و ئاستی کەمبوونەوەی ئاو لە ژێر زەوی و کاریگەریەکانی وشکە ساڵی لەسەر دیاردەی جیهانی لێرەدا بەدەرکەتیە لەم کابینەیە وەزارەتی کشتوکاڵ ڕوبەڕوویەکی زۆری ئالەنگەری کەشوها بۆەوە دەستمان کرد بە زیادکردنی بەنداوەکان زیادکردنی پۆنت و هێنانەکانی تەکنۆلۆژیای پێشکەوتوو بۆ جوتیاران لەبەرەوە ئێمە ڕاستە گۆڕانکاریەکانی کەشوهەوە و دیاردەی وشکە ساڵی ڕوبەڕوومان بۆ بەڵام نەگەیشتن ئەوەی کەوا کاریگەری لەسەر ئاسایشی خۆراک و ئاسایشی ئاومان کە بۆ دەرێت شتێکی دڵخۆشکەرە کەشناسی ڕاگەهاندیە ئەڤروک و سبە شەوێ شەوا دووشەم سەر سێشەمبێ دێ باران ببارە ڕوژێنبووریژی باریە و پێشبین دەکا بارانەکە باش ئەف ساڵات ببارە ئەو پۆندۆ بەنداو زیاتر پڕ ئاو ببن بۆ چاندنیە لە ئالیەکێدن وەزارەتە چاندنیە ژە ئالیە بنە تۆڤێ و تەمامیە پرۆسەیە چاندنا گەنم چالی کاریەکی پێشکەش دکە دکارە چ بکە ئەف ساڵە ئێمە لەسەر بابەتی بنەتۆ و پاڵپشتیکردنی جوتیاران لیژنەی باڵای نیشتیمانی بنەتۆ و تەرزە کشتوکاڵیەکانمان هەیە لە کۆی ئەو ساڵی ڕابردوو کە نزیکەی 10,000 جوتیار سوودمەند بوون بۆ دابینکردنی بنەتۆ بە نرخی پاڵپشتی لە بازار و لە هەفتەی ڕابردوو کە وەزارەتی کشتوکاڵ لە ڕاگەیەنراوی خۆیدا وەزارەتی خۆمان و جوتیاران ئاگادار کردەوە لە ئێستادا دەست دەکەین بە وەرگرتنی بنەتۆی باوەڕ پێکراو کە بۆ هەر تەنێکە بڕی 800,000 دینار دیاری کراوە دوای ئەمە دەست دەکەین بە کۆکردنەوە دابشکردن کە نرخی پاڵپشتیکردنە کە پێشبینی دەکەین ئەم پاڵپشتیکردن و هاوکاریکردنی جوتیاران لە نێوان 110 120
بۆ بێتە پاڵپشتی ئەمە بەڕاستی باشە توێژینەوەکانی وەزارەتی کشتتوکاڵ پشتڕاستی دەکەنەوە کە ئێمە گەیشتون بە تەرزی زۆر ناوی گەنم لە هەرێمی کوردستان زۆر چاکە ئەم وەرنە سەرگەرمێ ئەف ساڵەی وەرزێ ساڵە 2023 کە هاتیە وەرگرتن هاتیە کرێنژە لێ حکوومەتە عێراقی بە 500,000 تۆن بووە ژبان 500,000 تونە هەر تونێک نرخێوی 850,000 دینار بووە بەریە مایی یاکۆ بدە جوتیاران ژی پەرەیەوێ 107 ملیۆن دینار مایە کو دێ چ بکە ئەنکو 107 ملیارە مایە نەک ملیۆن ئەف قاسپەرە مایە وەزارەتە بازرگانی عێراقی پەیوەندی پێوە کرد ژمرا گوت کو دێ ji sibeve wata ev ev proseye ya xereçkirina pereyê temamiya Iraqê bê destpêkirin dawî beşepereyê cutiyanên Iraq û Herêma Kurdistanê bê dayîn wata dê çekê bankiyê beşê Herêma Kurdistanê ji were radestkirin û her divê heftiyê de ew pereymayê cutiyaran ku 107 milyar dînar bû dê bête dabeşkirin jî proseya wê kakê hîwa aliyekê din em li ser heman proseya çandiniyê birawîstin û li gel Iraqê hin pirzgirêk hebûnên hinardekirina berhem مان و ڕێگری هەبوون تەقویمەکە و چاندنیە هەبوو دوی وارد هەنگەشتنە چه اتفاقیەکێ لەگەل وەزارەتە چاندنی عێراق لەگەڵ وەزارەتی بە کشتتوکاڵی عێراقی کە لەم کابینەیە دەستمان بە هەماهەنگی کردووە ڕێکەوتنامێکی استراتیژی هاوبەشمان هەبوو بۆ چارەسەرکردنی کێشە و پرسە هاوبەشەکانی کشتتوکاڵ لە ناویاندا بابەتی ڕێخستنەوەی ڕۆژنامەی کشتتوکاڵی هەرێمی ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ و حکوومەتی هەرێمی کوردستان خاوەنی ڕۆژنامەیەکی تایبەت بە خۆمانی هەروەها وەزارەتی زراعی عێراقیش هەیەی ئێمە لە ڕێگەپێدان بە هاوردەکردنی هەندێک بەرهەم و وەقەدەغەکردن هەندێک کێشەمان هەبوو کە هەندێک جار لەگەڵ وەزارەتی زراعی عێراق هاوتەریب نەبوو لە بڕیارەکان لەبەرەوە ئەم پێشنیارە گەیشتنە نەتیجەیەکەوە ئێستا لیژنەیەکە دیراسی ئەوە دەکات بێکەوە ڕۆژنامەی کشتتوکاڵی دابنێن بۆی بازاڕی عێراق و سوودی گشتی جوتیارانی عێراق لەسەر ئاستی هەرێمی کوردستان و بازار یەک بخەین بۆ ئەوی کەوا بتوانین بێکەوە دەواازەکان دابخین یاخود بێکەوە بکەینەوە وەکو چارەسەویی نیشتیمانی پارێزگای بەرهەم باشە لە سەرێ نقطە حکوومەت عێراق بەرە چند ڕۆژان هەنێک بەرهەم قەدەغەکەن و بچە بۆ پارێزگای نوێژ بوو و سوودەی ژێت هەرێما کوردستانی وەرگرە بفعلی ئەڤەکەتە جێبەجێکردنێدا ئەو بەرهەمێن وان پێویستن دچن بێڕێگریەک بەڵێ خۆتان ئاگادارن کە باسمە کە دێمە ڕێکەوتنێکی هاوبەشمان هەبوو لە خاڵی یەکەم ڕێکەوتینکەوە بەیەکەوە بڕیار بدەین چ جۆرە بەرهەمێک قەدەغە بکرێت لەسەر ئاسی عێراق و هەرێمی کوردستان و چ جۆرە بەرهەمێک ڕێگەی پێ بدرێت ئەوەی کە قەدەغە کرابوو لای ئێمە حکوومەتی عێراقی تاگلایانە بڕیاری دا کە هەندێک بەرهەم هاوردە بکرێت بە تایبەتی بەرهەمی تەماتە ئێمەش لە ڕای خۆمانەوە نیگەرانیەکانی وەزارەتمان گەیاندە وەزارەتی زراعی عێراقی ئێستا ئەم کێشەیە چارەسەر بوو تەماتەی جوتیارانی پێنجوین و شارەکانی تری هەرێمی کوردستان ئێستا دەچێتە دەواازەکانی ناوەڕاست خواری عێراق زۆر باش بەپێی دوایین بە دوواداچوونی ئێمە ئێستا بازاڕەکانمان بە هاوبەشی بڕێوە دەسێ خوا بکە ئەم هەماهەنگی و تەوافەقە بەردەوام زۆر باشە سپاس بوو کە هیوا عەلی گوتابێژی وەزارەتە چاندنی و چاوکانی ئافیا هەرێما کوردستان سپاس بۆ ئامادەبوونەوە دەم باش.